ئەگەر ئیستیقامەت نابێ و بەردەوام نابی چی ئەکەی مسلمانی بەڕێز؟ چی ئەکەی مسلمانی بەڕێز؟ لە نەسبی ئەعیونی خۆتا داینە، لە ناو چەوانی خۆتا داینە، لە سێ شت نەجاتت نابێ، یەکێکی زۆر زۆر گرنگە، قەت لە مردن نەجاتمان نابێت. قەت وا هەست نەکەین لە مردن یەک چرکە نەجاتمانە بێ. ڕۆژ بە ڕۆژ و دەقە بە دەقە بەرەو ڕووی مردن ئەڕۆین. ڕەمەزانمان تەواو کرد، لە تەمەنی خۆمانمان تیا سەرف کرد. ئاگات لە تەمەنت بێ برای بەڕێزم، دەسمایە و گیرفانت تەمەنەکەتە بەخوا، کە تەمەنت ڕۆی ماڵت حەڵاڵ ئەبێ بۆ خەڵک، کە تەمەنت ڕۆی خێزانەکەت قسە ئەکەوێتە سەری بزانە هاوسەرگیریەکی تری پێ بکەن ئەگەر تەمەنی هاوسەرگیری هەبێت. واللهی ماڵەکەت بۆ خەڵکی بەش ئەکرێ بەبێ ئەوەی بۆیان حەرام بێت، زۆر جار لەسەریشی تێک ئەچن دوای ئێمە. ئەگەر ئیستیقامەت نابێ و دوای ڕەمەزان شوکرانەی خوا ناکەی بە ئیستیغفار، چی ئەکەی برای بەڕێزم؟ شوێنێکی تر هەیە بۆی بڕۆین. بۆیە خوددا ئەفەرمێ فەفیڕوا ئیلە الله، ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. خۆ ئەگەر ڕاکەین بە عیبادەت بۆ لای خوای پەروەردگار و ئەگەر ڕابکەین لە خوای پەروەردگار بە تاوان و مەعسیەت، إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. کاتێک کە ئەجەل هات یەک چرکە دواناکەوێ، یەک چرکە. داما و من و تۆین لەو ڕۆژەیە. بۆیە ئیماندارانی بەڕێز خوددا ئەفەرمێت، خدای پەروەردگار ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. إنسان کە لەسەر مەرگایە، مردنەکانی ئەم سەردەمە زۆر جیاوازن، وەکو زەمانی زوو نییە خەڵک بە سەڵامەتی بمرێت. ئێستاکە یان بە سەیارە ئەمرێ، یان تەقەی لێ ئەکەن، یان بە نەخۆشی کوتوپڕ. لەسەر مەرگا خوای پەروەردگار مەلائیکە ئەنێرێ بۆ پێشوازیت، دوو شتت پێ ئەڵێن ئەلا تەخافوا ولا تەحزەنوا. نەبترسە کە ئێستا ئەگەڕێیتەوە بۆ لای ئەو خوایەی کە عیبادەتت بۆی کرد، کە ساڵێک 12 مان خوا مراقەبەتی ئیلاهیت لەسەر خۆت هەست پێ ئەکرد، هیچ مەترسە. ولا تەحزەنوا، دڵگرانیش مەبە بۆ ماڵ و مناڵت، دڵگرانت مەبە بۆ ڕابردووەکەت کە وەها جێتێش لە دنیا. ئەو ڕابردووەی کە هەت بوو بە جوانترین شێوە ئەدات کرد، خەفەت لە دوای خۆت مەخۆ، مەشترسە لە داهاتوت. ئەلا تەخافوا ولا تەحزەنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. مژدەت پێ ئەدەن لەو دەقەیە بە بەهەشت. ئەو بەهەشتەی برایانی خۆم لە مانگی ڕەمەزانە لە شەوێکی قەدراباسی هەندێک شتیم کرد، ئەو بەهەشتەی کە من و تۆ بۆی ڕائەکەین. وفاكهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون. دوو شت کە لە ڕۆژانەی ئێمەی فەقیر و هەژارەکانە دووبارە ئەبێتەوە. تو خوا چەند جار چوویتە بازار معاملەی میوەیەکت کرد و پارەت پێ نەبوو بیکڕی؟ چەند جار بەدڵ حەزت لە نەوعە میوەیەکی نایابوو نەتوانی بیکڕی و بیخۆی؟ دەی بەخوا لەو بەهەشتە میوە هەیە لا مەقطوعة ولا ممنوعة، نەلێت مەمنوعە و نەئەش بڕێتەوە و بڵێ لە حەلوەیان نەما و کۆتایی هات. چکەم ئەم دنیاە وابەستەی دنیایەکی ترە و خۆشگوزەرانیەکی بەردەوامی پێوەیە. ولحم طير مما يشتهون. وەکو خوشکێک تەلەفۆنی بۆم کرد ماوەیە پێش ئیسەدەسی کردە گریان، وتی وەڵڵاهی مامۆستا لە مانگی قوربانی ساڵی پارەوە گۆشت ناو مەنجەڵەکەی ئێمەی نەبینیوە، گۆشتی سوور نەوەکو گۆشتی تر. مسلمانێکی خاوەن معانات بە هەزاران مسلمان ئاوا هەن، بەڵکو بگرە بە هەزاران نامسلمانیشن کە لە تەنانێکیان نییە بیخۆن. شکرانەی خوای پەروەردگار لەسەر ئەوە ئەکرێ کە ملتەزم بی بە ئاینەکەی خوای پەروەردگارەوە. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، شکرانەی خوا بکەی. ئەگەر دەوڵەمەند بی بە دەوڵەمەندیش نەمێنیتەوە، خوا دڵێکت ئەداتێ کە فەقیر بووی، نەفست بەرز ئەبێ و ئەزانی کە گەڕایتەوە بۆ لای خوا زیاتری بۆت داناوە. بۆیە ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، دوو نیعمەتی بەهەشت لا مەقطوعة ولا ممنوعة. لە دنیا هەموو شتەکان ئەبڕێت و ممنوع و قەدەغەکراوە، بەڵام لە بەهەشتا هیچ شتێک بۆ مسلمانێک قەدەغەکراو نییە. وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. لدنيا تۆ هاوڕێی مەلائیکەتەکان بووی، ئێستا هاتووی بۆ مزگەوت، مەلائیکە لە مزگەوتە برام. ئەی چۆن لەسەر مەرگا مەلائیکە نایەتە پێشوازیت؟ لە ڕۆژی قیامەتیشا خۆشیەکی تر کە ئەگەی بەخوای پەروەردگار متقیەکان ئەوانەی کە خۆتان ئاسایی عیبادەتیان کرد و ئیلتیزامیان هەبوو بە ئیسلامەوە، بە وەفد مەلائیکە ئەیان بن بۆ لای خوا. اللهم اجعلنا منهم يا رب العالمين. يا ربي خوایە